غدەی دەرەقی توێکاری. غدەی دەرەقی ئەو ئەندامەیە کە لە پێشی ملا بۆ هەموو ئینسانێکی تەندروست پەروەردگار دروستی کردووە. ئەم غدەیە تقریباً 20 گرامە، لە ئافرەتە تۆزێک گەورەترە تا 25 گرام و 5 سانتیم بە 3 سانتیم بە 2 سانتیمە. ئەم غدەیە کەوتۆتە سەر بۆری هەوا، نزیکە زۆر لە ڕژێنی کالیسیۆمەوە و زۆر نزیکترە لە دەماری دەنگەژیەکانەوە. بۆیە سنوورەکەی زۆر چڕوپڕە و ئالەم شوێنەیە زۆر لە ئەندامە گرنگەکان کۆبوونەتەوە. بۆیە گرنگیەکی گەورەتری ئەوەیە کە ئەمە شێوەیەکی پەپولەیی هەیە کە عینەن باڵندەیەک وایە کە من تەسەوڕەکەم ئاماژەیەکی قورئانی تایە کە خوای گەورە فەرمێ وەکوڵ ئینسان ئەلزەمناه طائرەه فی عنقه. هەموو ئینسانێک تائیرەکەی باڵندەکەیمان بەستێتەوە بە ملێەوە ئالێرانەیە. ئەکرێ واتای تریشی هەبێ، بەڵام گرنگ ئەم شێوە پەپولەیە، ئەم شێوە باڵندەیە لە ملا، ئەمە غدەی دەرەقیە.